سلااوڕێز هاوڕیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن. تەبانەوەی لە سلێمانی ڕوویدا ئەمڕۆ ئەو پەڕی پێشێلکاری مافەشی سەرەتایی خوێندکارانە کە من لێرە و پشتگیری تەواویان دەکەم لە بەردەستهێنانی مافەکانیان و دووبارە ئەوە دەرخەری ئەوەیە ئەو عەقڵیەتەی خێڵەکی و مافیا و چەتەیەی حوکمڕانی لە هەرێمی کوردستان گەنجەکانمان لە بیلاڕووسیا دیکتاتۆرێک بەکاریان دێنێ و شەقیان لێدەدا. پۆلیسی پۆڵەندی و لیتوانی سوکایەتیان پێدەکە کە لە ژێر دەسەڵاتی ئەو دەسەڵاتە دیکتاتۆرەی ڕایان کردووە لە پێناو ژیانێکی خۆشتر. هەمان عەقڵێتیش لە کوردستان لێیان دەدە، برینداریان دەکە، غازی فرمێسک ڕێژیان بەرامبەر بەکاردێنی. ئەوش لەلایەن چێ؟ لەلایەن کەسێکەوە کە موچەی نەدراوە، ژیانی وێران بووە، وەکو دەرگاوان وەکو سەگ بەکاری دێنن لە بۆ خزمەتکردنی ئەو دەسەڵاتەی دێشەق لە خوێندکار دەدا. کاچی پۆلیس، کاچی بەڵتەچی، کاچی جاسووس، یعنی ئەوە لۆچێ دەکەن. ئەوە لۆچێ چیتە سەرێ؟ بەخوای نە لە بۆ بەعەز چۆ سەرێ، نە لە بۆ هەموو دیکتاتۆرەکان کە نەچیتە سەرێ، لە مۆنگۆژ ناستە سەرێ. و دەبی ئەوەشتان لەبەر چاوبی ڕۆژگارێک دادێ ئەو چەتانەی کە لە شاخ هاتنە خوارێ بەعسیەکانیان داڵ دەدا، بەڵام ڕۆژگارێک دادێ ئێوە دەکەونە بەر شەقی ئەو خەڵکانێک ئەو ڕۆژەقیان لێدا. چیەوە دەچن؟ هەموو ناوتان دیارە، شوێنتان دیارە، ئەو ڕووناس بێ. خۆ دنیا شەو ڕۆژێک نییە. دوایین قسەشم لە بۆ دەجال ئەبوبەکریە، هەڤاڵ ئەبوبەکریە. جەنابی دەجال لە بڕی بێی وەکو منافقەکی دووڕوو ئەو بەیاننامە دەربکەیت کە بڵێ پشتیوانی خوێندکاران دەکەی. ئەگەر ڕاست دەکەیت جەنابت بەرپرسی یەکەی ئیداری، بەرپرسی هەموو ئەو پۆلیس و بەڵتەچیانەی، جەنابت لێیان بەرپرسی، جەنابت بەرپرسی لێژنەی ئەمنی کە دەکا پۆلیس و ئاسایش هەموو لە بەردەستی تووە. لە بڕی بێ ئەوانە عقوبە بدەیت، دادگایان بکەیت، ڕاپێچی زیندانەکانیان بکەیت، دەی وەکو دەجال بەیاننامەی دەردەکەی. هەی دەجال، ئەرێ وەڵا شەرمت بەخۆ نییە؟ باز لە هەمووانەش بینە هەی منافق، ئەگەر ڕاست دەکەی کۆمنتی فەیسبووکەت بکەوە، هەی دوو ڕووی چ بووچ. ئەو خەڵکی سلێمانی وەتیان کردە ئەو پیاوە، ئەو خەڵکی سلێمانی و ئەو خەڵکە بوو کە ئەو ڕۆژەقیان لێ دەدا، ئامادە بوو لە سندوقەکان جانی خۆی ببەخشی لۆی جەنابت ببێ پارێزگار. هەی دوو ڕووی چ بووچ. لە هەموو تەمەن و خەفەت لەوەی دەخۆ. ئەو ڕۆژەی کە لە برۆکسل نەوزات هادیم ڕیسوا کرد، بەرنامەوە بوو برادەرێکیکە بێ ئەتوو ڕیسوا بکە، برادەرێکیکەی دۆچیش بێ پارێزگاری دۆگ ڕیسوا بکە. یعنی هەمیشە خەفەت لەوە دەخۆم ئەو ڕۆژی ئەو دوو برادەرم تاخیر بوو نەگەیشت. بەڵام چێوە دەچی؟ هەر دەکەوێ بەدەستمە. هەی دوو ڕووی منافق. بۆ من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان، تەنها دەمەوێت ئەوە بڵێم پێویستە لەسەر خوێندکارانی هەولێر دۆچ لەسەر مافەکانی خۆیان بەدەنگ بێن. ئەو دەسەڵاتە هەموو شتێکی لەمە دزیە، تەنانەت موچەکانیشمان لێ دەدزی. ئەوە موچەنگۆیە چەند ماوەکی زۆر دوور و درێژ لێتان دەدزی. ئێستا مافی خۆتانە داوا بکەن. ئەوان منداڵەکانیان دەنێرنە ئەوڕۆپا لە بۆ خوێندن، منداڵەکانیان زانکۆیان هەیە، بەڵام پێیان کفرە ئەگەر ئێوە داوای مافی خۆتان بکە، ئاوا بەڵتەچیتان لە بۆ دەینە سەجادەی. جارش کەژگە ناخۆ پیشاندانی بەڵتەچی شەقی هاویشت کورەنگۆ شەقی لێ بدەنەوە. بەرگێری ڕاوا لە خۆتان بکەن. بۆی من زیاتر کاتتان ناگرم، کاتە چی خۆش ماڵاوە.